هەموو حەول و تێکۆشانی ئێمە بۆ بەختیاری و سەربەرزی و خۆشی گەلەکەمان تا ئەو کاتە حیزبەکەمان لەنێو گەلی کوردە نفوزی هەیە تا ئەو وەختە کە گەلی کورد پشتیوانێتی حزبی دموکرات حەد دەبێنێتەوە و حتمەن سەردەکەوێت لە ڕێگای ئازادی میلەتێکی زیندوو دەبێت فیداکاری بکە ئێمە زۆر لە باشترین و فیداکارترین ئەندامانی حزب و تەنانەت ئەفرادی غەیری حزبیمان لەو ڕێگایەدا قوربانی کردووە کاروانی شەهیدانی کوردستان ڕۆژ بەڕۆژ درێژتر دەبێت بەڵام میلەتێک بێوێ زیندوو بمێنێتەوە میلەتێک بێ نیشان برا کە سەر بەخۆیە و لەنێو میلەتانی زیندوودا جێگای هەیە دەبێت نرخی ئازادی خۆی برا ئازادیش لە تاریخدا نیشان دراوە کە نرخی گرانە و بێ نرخیش وەرناگیرێت